بە هیچ جۆری ئەمە پاساو نییە مناڵەکەم وا پەروەردەکەم ئەم خاکە و ئەم ئاوەی خۆش نەوێ و هەست بە سروشتێکی جوان نەکا. بەس ئەوە نییە کە بڵین زوڵم لە سروشتە، زوڵمەکە زیاتر لە خودی مرۆڤە. لە وێنەکانمانە ئەوە پیشان بین کە ئەو دیاردە دزێوانە ئەبێ نەمێنێت. بەڵێ هونەری کاریکاتێر لقێکە لە هونەری شێوەکاری و ئەم هونەرە ئەگەر زۆر بە کورتی پێناسەیەکی فەن الموبالغەی پێ ئەوترێ واتە هونەری زیادەڕۆیی، هونەرێکە هێڵەکان درێژ دەکاتەوانێ یاری لەسەر هەموو شکڵێک ئەکا جا ئەگە مرۆڤ بێ یان شکڵێکی تر بێ بە گەورەکردن بە بچووکردن لەم ڕێوانێ ڕەخنەی خۆی ئاراستە ئەکا ئەگەر لە هەج بوارێکا بێ چابوارەکە ئابووری بێ سیاسی بێ یان کۆمەڵایەتی بێت. لەبارەی ژینگەشەوە بە هەمان شکڵ بە هەمان ئەو داتایی کە هەیە ئەو پێوەری کە کاریکاتێر ئیشی لەسەرەکە کە ئەویش هەر زیادەڕۆییە ئەتوانین ئێمە بچینە ناو سروشتەوانێ و کاریکاتێری لەسەر سروشت دروست بکەین.